لەژێر چاودێری لیژنەی ئۆڵۆمپی هەرێمی کوردستان و بە سەرپەرشتیەکەتی بادمنتۆنی کوردستان پاڵەوانەتی بادمنتۆنیانەکانی هەرێمی کوردستان لەسەر ئاستی پێشکەوتوانی کوڕان لە شاری هەولێر لە هۆڵی داخراوی یانەی ئەکاد عنکاوە بڕێوە چوو. لە کۆتاییشدا یانەی خەوان ماڵێکەمی پاڵەوانەتەکەی دەستخست. پاڵەوانەتەکە بۆ ماوەی 2 ڕۆژوو بە بەشداری 9 یانە کە بەسەر 2 کۆمەڵەدا بەشکرابوون بە شێوازی خول بەڕێوە چوو. دوجار یانەکان یەکات گازی باکوور و بابە گورگر و سۆلافی نوێ بۆ چوارگۆشەی زەوین سەرکەوتن و لەوێشەوە هەردوو یانەی ئەکاد و بابە گورگر خۆیان گەیان دیاری کۆتایی. دوای برنەوەی 2 یاری سەرەتای ئاسی تاک و جوود یانەکات بۆ ساڵێکی تر بۆ پاڵەوانی بادمنتۆنی یانەکانی کوردستان و پلەی دووەمیش بووە بەش یانەی بابە گورگر و پلەی سێیەم و سێمی دووبارەش بووە بەش یانەکانی سۆلافی نوێ و گازی باکوور.